کارنامەی پارتەکەمان بۆ پرۆسەی هەڵبژاردن ئێمە بڕیارماناوە کە زۆربەی ئەو بڵێنانی کە دەین بەڵێنی خزمەتگوزاری بێت، بەڵێنی ئاشتی و ئاوەدانی بێت. توشمەکەمان ئاشتی و ئاوەدانیە. بۆیە بۆ ئێمە پێش هەمووش پێش ئاوەدانی ئاشتی گرنگە. گەر ئاشتی و ئارامی نەبێت دەستی ئاوەدانیش ناتوانانی بگەێنی تا هیچ سنوورێک. وەیە بۆ ئێمە گرنگە ئارامیەکی بەهێز، ئاسایشێکی بەهێز وی هەموو کەسێک لە سەروەت و ماڵ و سامانی خۆی دڵنیا بێت. هەنگاوەکانمان لە داهاتووە ئارامی زیاترە بۆ سنووری سلێمانی، ئاوەدانی زیاترە بۆ سنووری سلێمانی دەوروبەری. ئێستا لەم جێگەی کە ئێمە دانیشتوین قەزای پێنجوێن شتێکێکە لە قەزا گرنگەکانی پارێزگای سلێمانی. لە ڕووی داهاتەوە سەرچاوەیەکی داهاتی گرنگی هەیە بۆ حکومەتی هەرێم و بۆ پارێزگای سلێمانی. بەڵام بەداخەوە بەبێ ئەوەی هیچ خوێندنەوەیەک بۆ قوربانیدانی ئەم شارە، بۆ هەڵوێست و بەرگریەکانی ئەم شارە لە شۆڕشەکانی یەک لە دوایەکی خەڵکی کوردستان هیچ خزمەتێکیان بەم شارە نەگەیاندووە بەداخەوە لەلایەن ئیدارە و کاربەدەستانی پێشووتری ئەم شارە. ئەمە سەرەڕایەوەی کە چەندین کەم و کوڕی کەیش لە قەزا و لە شارەکانی کەیشا هەیە. بە نمونە پێنجوێن بێنینەوە کە دوو مەرزی گەورە و دوو مەرزی نێودەوڵەتی لە سنوورەکەیاتی کە لەو مەرزانە مەرزی باشمار کە داهاتی ڕۆژانەی ئەم بەرزە زیاترە لە ملیارەها دینار. بەڵام بەداخەوە گەربیت لە ڕێگەدا بیبینی تەنانەت شەقامەکەی ئەو جادەی کە پیایەدەی جادەیەکی یەکساییدا بە ترس و لەرزەشی زۆرەوە تا ئەگەیتە پێنجوێنیان دەگەڕێیتەوە دڵت ئارام نییە، ڕۆحت ئارام نییە، هەست ئەەکەی بۆ جەنگ جێگەچیت و لە جەنگ جێگەگەڕێیتەوە. بەداخەوە زۆر ئەوانەی کە ئیداری ئەم شارەیان بەدەستەوە و زۆر بەڵێنی قەبەوقەبەیان داوە بە خەڵکی ئەم شارە، بەڵام هیچیان پێ نەکراوە. داوەتان لێەکەین دەرفەتێک لەم هەڵبژاردە بدەن بە پارتی دیموکراتی کوردستان وی ئەو داهاتەی کە لە شاری پێنجوێن و لە بەرزەکانی دەست ئەکەوێ بتوانین بەشێکیەوەی بۆ خزمەتگوزاری خەڵکی شارەکە و بە تایبەتی گوندەکان و ئەو قەزا و ناحیانەی کە لە چواردەوری پێنجوێنن دەستی ئاوەدانیش بە بۆنەی پێنجوێنەوە بگا بەو قەزا و ناحیانیش کە لە دەوروبەری پێنجوێنن. بەداخۆی سەکە نەگەشتوتە قەزانە پێنجوێن خۆی وێران بووە، پێنجوێن خۆی کاول بووە. ئێستش بڕۆ سێری بەشێک لە کەلاوەکانی ئەم شارە بکە ئەگەر کامێرەیەک بێ بە ناو شارەکە بگەڕێت. کەلاوەی ساڵی 1970 کە شەڕی جەنگی ئێران عێراق لەم پێنجوێنە پەرپا بووە. ئێستا سیمای ئەو جەنگەی پێوە ماوە. ماقولە دوای نزیکی 40 ئەوەندە ساڵ ئەم شارە ئاوەدان نەبێتەوە سەرڕای ئەو هەموو داهاتەی کە لەم شارە دەستیانەکەوێت. استراتیژیەتی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان ئامانجی گشتی نەتەوەییە بۆ بە ئامانجگەیشتنی گەلەکەمان بە کەنارێکی ئارام و هەوڵیشیەتی بۆ ئەوەی کە لەم قۆناغەی ئێستەدا بۆ پەرلەمانی ئایندە بە شێوازێک تەعامل بە شەرعیەت بجێڕێتەوە بۆ پەرلەمان و دەیەوێت لەشکری کوردستان ببێتە یەک لەشکری کوردستان و لە دەسەڵاتی دوو ئیدارەیی بگەڕێتەوە بۆ دەسەڵاتێکی یەک ئیدارەیی وەک چۆن ئێستا ئەو قۆڕەقکاریانەی کە هەیە
دەست بەسەر داهات و قوتی خەڵکدا دەگیرێ لەم زۆنگەدا و داهاتی نەوتی نانەوتی ئەم سنوورە بەڕاستی ونە و کەس نازانێت چارەنووسەکەی بەرەو کوێیە و بە تایبەتی مەرزە نێودەوڵەتیەکان هەتاکو ئێستێشی لەسەر بێ ئەوان لایەنی پەیوەندیدار لەم سنوورە تەحەکومی پێوەکەن بۆ بەرژەوەندی سیاسەتی خۆیان و دەگێڕنەوە بۆ ئیدارەی گشتی. ئێمە بینیومانە حکوومەت داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی، بەڵام نەمان بینیوە بەڕاستی داهاتی سنوور بگەڕێتەوە بۆ ئیدارەی گشتی حیزبێکی دیاری کراوە. و لێرەوە دەمانەوێت یەک ئیدارەیەک دروست بێ و یەک خزمەتگوزارێکی گشتی دروست بێ، وەک چۆن پارتی لە هەر شوێنێک وجودی هەبوو بێ، دەستی ئاوەدانی هەبووە و دەستی خزمەتگوزاری هەبووە و دەستی پێشکەوتنی گەشە سەندێتی پەیوەندی دیبلۆماسیەت هەبووە و دەستی ئەمنیەت و ئاسایشی هاوڵاتی گشتی بووە و چۆنیەتی عەدالەتی کۆمەڵایەتیش چەسپاوە لەو شوێنەدا. دەمانەوێت ئەو شەرعیەتە بجێڕینەوە بۆ ئەم سنوورە بە هەمان شێوە ئەو دەستە ئاوەدانیە یا ئەو دەستە ئەمینە بگەیەتە سەرجەم شوێنەکانی کوردستان. هەر بۆیە ئەوەی کە لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان بووە وەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داکۆچی کارێکی زۆر باش بووە لە مافی گشتی هاوڵاتیان، چ لە ڕووی قوت و بودجە و موچەی هاوڵاتیان بەبێت جیاوازیکردن، چ لە ڕێی خزمەتگوزاریەکانیشەوە. ئەتوانین بڵێین ئەو خزمەتگوزاریانە لە کۆی سێکتەرە جیاوازەکانە لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن لە بادینان تاخانەقین بە هەموو شێوازێک بڕیاری ئەویان داوە کە خزمەتگوزاری بکرێت و پاشانیش هەر پرۆژەیە بۆ نمونە پرۆژەی پردی تۆقوت بووە و پرۆژەی بە دووسایتکردنی کەلار دەربەندی خان بووە و پرۆژەی ئاوی چەمچەماڵ بووە و هەموو ئەم پرۆژانە لەسەر دەستی حکوومەتی هەرێم و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی کاک مەسرور بارزانی بووە. هەر بۆیە لە هەمان کاتیشدا دانیشتنی جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ کۆی جومگا ئاساسیەکانی حکوومەت بە تایبەتی پارێزگا ئەنجومەنی پارێزگا و لایەنی معنی و دانیشتووە سەرجەم ئەو داواکاریانی کە پێشکەشیان کردووە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مساعدەقەشی لەسەر کردو بڕیاری لەسەر داوە. بەڵام کە هاتوتە سەر داهاتە ناوخۆییەکان ئەو بودجەی تەشغیلی کاتێک هاتووە سەر داوای داهاتەکان ئەو داهاتە لەکوێیە و داهاتەکە نادیارە و چارەنووسیشی نەزانراوە کە بۆ کوێ ڕۆشتووە. کەوا بوو ئێمە دەمانەوێت بەڕاستی شەرعێتی هاوڵاتی بوون بجێڕینەوە و شەرعێتی حکومڕانێتێکی سەرتاسەری بگەڕێنەوە و نەهێشتنی دیکتاتۆریەتی و خۆفەرزکردن و تاگڕەویەتی بەڕاستی لەم وڵاتەیان نێڵین و چونکە لێرە بەحەقەت لە ڕووی ئەمنیشەوە بە جۆرێک خەڵک ینی ئەمنیەت و ئاسایشی پارێزراو نەبووە. بەڕاستی دەبێت ئێمە استراتیژیەتی نەتەوەتی خۆمان وەکو هەر گەلێکی تر لە دنیا بیپارێزین. پێویستە ئێمە سنووری خۆمان بزانین، نەک بەو شێوازە بە شێوەیەک کە ئەمان بوو بێنێتنە چاوساخی دوژمنەکانی گەلی کورد و لە هەمان کاتژە بێن مەوقیف بە میلەتی کورد بفرۆشنەوە. بەڕاستی ئەمانە دەستێکی ئەمین نین. هەر بۆیە لێرەوە داوا لەسەر جەم هاوڵاتیان دەکەین بەبێ جیاوازیکردن لە بادینان بۆ خانەقین کە پشتگیری لیستی ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستان بکەن، چونکە ئەو لیستە لیستی خزمەتگوزاریە، لیستی ئەمانە، لیستی پێکەوە ژیانە، لیستی پارێزگاریکردنە لە مافەکان و دەستکەوتەکانی ئەم میلەتە. ئەو لیستەیە کە سەنگەری پێشەوەی بەرگریکردنە لە مافەکانی ئەم میلەتەمان و ئەو لیستەیە کە داکۆیکارێکی گرنگە لە بەرامبەر مافەکانمان هەم لە بەغدا هەم لە ناوچە جیاجەکانە و ئەو لیستەیە کە توانوێتی سنوور بۆ هەرێمی کوردستان دیاریش بکات و پارێزگاریش لە دەستکەوتەکانی بکات. پشت بەخۆی گەورە و بە هیمەتی هەموو دڵسۆزانی کوردستان و بە فەرمودەی بارزانی نەمر هەموو کوردێکی دڵسۆز پارتیە بە هیمەتی پارتیەکان
خۆمان ئامادەکەین بۆ ڕۆژی 20 ئۆکتۆبەر و سەرکەوتنی گەورە بەدەست دێنین. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەڵێنمان بەخوای گەورەمان داوە کە بە هەموو توانای خۆمان خزمەتی تەواوی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکان بەبێ ڕنگ بەبێ جیاوازی ڕەنگەکان بەبێ جیاوازی دین و بەبێ جیاوازی ئەدیا و نەتەوەیی، چونکە پارتی دیموکراتی کوردستان مێژوێکی پرشنگداریە لە خەبات و قوربانیدان بۆ ئازادی گەلەکەی. لەم ڕوانگەوە ئێمەش ئامادەین لە داهاتوو هەموو توانای خۆمان هەموو وزەی خۆمان بۆ خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین و چاودێرێکی بەهێز بین بەسەر ئەو جومگە ئەساسیانەی کە سەرچاوی داهاتن لە پارێزگای سلێمانی و لە قەزای پێنجوێن و سەرجەم قەزاکانی کە ئەو داهاتە بگەڕێتەوە خەزێنەی حکومەت و لە داهاتووە بۆ خەرجی سەرفی خزمەت گوزاریەکانی هاوڵاتیان خەرج بکرێ، نەک بەو شێوەی کە ئێستا هەیە بەداخەوە چێتە گیرفانی چەند بەرپرسێکیان چەند کەسێک. خەڵکی پێنجوێن بەداخەوە قوربانیەکی زۆری داوە، بەڵام بەداخەوە خزمەت نەکراوە. لە ئاز ئەو قوربانیدانەی لە ئاز ئەو وێرانکاری کە ڕووی لەو شارە کردووە هیچ خزمەت گوزارێکی پێ نەگەیشتووە، بۆیە بە مطلقیاڵین هیچ لە ئاز ئەو قوربانیدانەیان نییە. بەڵێن دەدەین ئەگەر ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان بەشێکی زۆر لە کاندیدەکانی بچێتە پەرلەمانی کوردستان، منیژێکێک بم لەو کاندیدانەی کە بچمە پەرلەمانی کوردستان بە هەموو توانای خۆمان بە هەموو هێزی خۆمان خزمەت گوزاری کابینەی داهاتووی حکومەتی هەرێمی کوردستان دەستی ئاوەدانی دەگەیەنینە یەک بە یەکی کۆڵانەکانی پێنجوێن و سەرجەم قەزاکانی شاری سلێمانی و بە سلێمانیشەوە، چکە بەڕاستی سلێمانی سزا دراوە لەلایەن لایەنێکی سیاسی کە ئێستا باڵا دەستە لەم سنوورە کە پێڵەن زۆنی بلەوە. بەداخەوە سنوورانە زۆر کەس خۆیانەکەن بە خاوەنی، زۆر کەس لە پێناو ئەوەی دەستکەوتێکی شخصی خۆیانە بێت، هەندێک کەس خۆیان منتیقەکە بە شخصەنە ئەکرێت. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا چەند کەسێک لە لایەنێکی کە سەنگەرە گوازنەوە بۆ لایەنێکی کە بەڵام دەنگ و ڕەنگی ناوچەیەگە بەچنەوە بە خۆیانەوە، پێیان وایە پێنجوێنیان شارێکی کە دەنگیان لەگەڵ ئەو کەسایە هەر ڕۆژە بریانوێت لەگەڵ لایەنێکا بن ئەمان دەنگیان بەو کەسە بێت. خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی سلێمانی و پارێزگای سلێمانی و قەزاکانی ئێستا لە ئاسێکی ڕۆشنبیری بەرزان، ئەزانن چێ خزمەتیانەکە، ئەزانن چێ ئاسایش و ئارامیان بۆ دابینەکە. دڵنیام لە ئاسایشی و ئارامی بەس پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت ئاسایش و ئارامی دابین بکات و بە پارتی دیموکرات دەکرێت گۆڕانکاری لە سنووری پارێزگای سلێمانی و قەزاکانی و چواردەوری ئاسایشی و ئارامی بە پارتی دیموکراتی کوردستانە بێت. کە ئێستاش سەیری دروشمەکانیان بکەین زۆر بە ڕاشکاوی تعبیرێکی زۆر ڕاستگۆیانەیە لە کردارەکانیان ئەڵێن ڕای دەگرین ئیتر بەسە تێکی دەدەین ناهێڵین دەیوەستێنین، یعنی ئەم جۆرە دروشمانە هەمووی دروشمی تێکدان و خراپکاری و وێرانکاری و تاریکی و وەستاندن و من نەمبیستێکێک باسی ئایندە بکە، باسی ئومێد بکە، باسی پێکەوەژیان بکە، باسی سەرکەوتن بکە، باسی باشترکردنی دۆخی خەڵکی کوردستان بکە جگە لە پارتی دیموکراتی کوردستان. ئێمە ئەو دەستکەوتانی کە بە دەستمان هێناوە دەستکەوتی خوێنی شەهیدانە، دەستکەوتی خەبات و
تێکۆشانی چەند ساڵەی شۆڕشەیەک لە دوای یەکەکەمانە هەر بۆیە پێویستە لەسەر ئێمە پێشەوەی کە هەر لایەنێک و هەر پارتێکی سیاسی بیرکاتەوە لە یەکتر شکاندن بۆ مسۆگەرکردنی بەرژەوەندیە سیاسیە بیرە تەسکە سیاسیەکانی خۆیان دەبێت بیرکەنەوە لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و نەتەوەکەمان و پێویستە بیرکەنەوە لەوەی کە چۆن بتوانین ئەم ئەزمونە بپارێزین و چۆن بتوانین ئەم ئەزمونە بگوێزینەوە بە جۆرێک بۆ وڵاتانی تر بڵین ئێمە ئەم گەلەین ئەم گەلە ستەمدیدەین ئەم گەلە بەشخوراوین وەک هەرگەلێکی تری ئەم دنیاە مافی ئەوەمان هەیە کە ئێمە ببینە دەوڵەتێکی سربەخۆ. لێرەدا من بە حەقەت بە نێرانی کورد دەڵێم و بەوانەی شەڵێن کە ئامرازن بۆ نێرانی کورد لەم هەڵبژاردنەدا خۆتان سوک و سەلیم مەکەن، خۆتان ڕسوا مەکەن، پارێزگاری لە دەستکەوت و مافەکان بکەن، خۆتان شەرمەزاری بەردەمی خانەوادەی سەربەرزی شەهیدان مەکەن لە پێناوی ئەوەی کە چەندەنگێک بەدەست بێنن. بێن لێرەوە هەوڵ بدەن بە خزمەتگوزاریەکانتان، بە پێکەوە ژیانتان، بە ئارامیتان بە شێوازێکی دیموکراسیانە کە ئەوی جەنابی سەرۆک بارزانی لە هەڵبژاردننی پێش هەڵبژاردننی پەرلەمانی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 جەنابیان ڕێڕەوی استراتیژیەتی دیموکراسیەتی گرتەبەر کە دەبێت شەریعەت بگەڕێتەوە بۆ گەل بەر شێوازێکی دیموکراسیانە خەڵک لایەنی خۆی هەڵبژێرێت و ئەو لایەنە دەستنیشان بکە کە ڕۆڵی حکوومەت و کاری بەڕێوەبردن بکە. پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو سیاسەتە کە دیموکراسیەت بنەمایەکی ئەساسی بێ بۆ بنیادنانی پەرلەمان و هەم حکوومەت. خاڵێکی تر ئێمە لەم سنوورەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئیرهابێکی فکری زۆر هەیە و بە حەقەت ئێمە بە هاوڵاتێکی دەرەجە 2 دەرەجە 3 سێراکرین. مافەکانمان بە هەموو شێوازێک پێشێل کراوە و خزمەتگوزاری بە هیچ شێوازێک بە شێوەیەک نەکراوە کە شایانی هاوڵاتیەکانی ئەم سنوورە بێ لەبەر ئەوەی سەرۆکی حکوومەتەکەی پارتی دیموکراتی کوردستانە و لە هەمان کاتیژا کۆی داهاتی ئەم مەرزە کە داهاتێکی یەجگار زۆر و زەبەنە کە داهاتی مەرجی نێودەوڵەتی باشماخە، داهاتی مەرجی سەیرانبەنە و چەندین مەرجی تری لاوەکی هەیە. ئەم داهاتانەی هەر هەمی بۆ شوێنێکی نادیارە ڕوا و بە حەقەت هیچ هاوڵاتیان سوودی لە نابینێ و هاوڵاتیانی پێنجوێن جگەل لە دووکەڵ و گازی ژەهراوی ئەو نەوتەی کە لە دێ لێرەوە دەڕوات و دەچێتە گیرفانی کۆمەڵێک کەسی دیاریکراوی لەلایەنی پەیوەندیدارەوە هیچ کاتێ هاوڵاتیانی پێنجوێن سوودمەند نەبوون لێی. بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە دەستەبەرکردنی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیام ئەم جارە وەک چۆن لە بادینان، لە زاخۆ، لە ئاکرێ، لە ئامێدی، لە شیلاتزێ، لە هەولێر کە دەستێکی ئاوەدانیشی هەبووە و دڵنیام ئەو دەستە ئاوەدانیە ئەو دەستە ئەمینەیش بە هەمان شێوە دەگاتە ئێرە و بە هەمان شێوە خۆی بە خزمەتگوزار دەزانێت. چونکە پارتی دیموکراتی کوردستان نەک تەنها بەرپرسە لە هاوڵاتیەکانی ئەندامەکانی پارتی، بەڵکو پارتی دیموکراتی کوردستان خۆی بە بەرپرس دەزانێت لە تەواوی چین و تێژ و بیر و بۆچوونە سیاسیەکانی هەرێمی کوردستان و خۆیشی بە پارێزەر و داکۆکی کار لە مافەکانی هاوڵاتیانی ئەم کوردستانە دەزانێت. هەر بۆیە پارتی دیموکراتی کوردستان و ڕێڕەوی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان کە سیاسەتی ڕێبازی بارزانیە بەڕاستی خەمخۆری ئەم میلەتەیە. ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە، جار هەڵبژاردنەکانی کەش گرنگ بووە. ئەم هەڵبژاردنیان تایبەتمەندی خۆی هەیە، چونکە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بڕیارماناوە لەم خولەی پەرلەمان کە خولی شەشەمە دەستوری هەرێمی کوردستان بنووسینەوە و تێپەڕێنین. چونکە بەداخەوە زۆربەی هەرە زۆری ئەو گرفتە یاساییانە و قانونیانەی کە هەیە لە کوردستانە و هەمومان دەرکی پێبین. بەشێکی زۆری گرفتەکان بۆ گەڕەکە نەبوونی دەستورێکە بۆ هەرێمی کوردستان. بەداخەوە بەشێکی زۆری لایەنەکان دژایەتێکی سەرسەختی ئەم بابەتەکەن، چونکە لە بەرژەوەندیەکانیان نەدرێ. بۆ ئێمە بڕیارمانەوە وەکو پارتی دیموکراتی کوردستان سەرسەختانە ئەم جارە بڕیارمانداوە دەستوری هەرێمی کوردستان لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەربچێنین و بتوانین هەرێمێکی سربەخۆی سەقامگیری ئارام و ژیانێکی شایستە بۆ خەڵکی کوردستان فەراهم بکەین.
هەرێمی کوردستان کەس منەتی پێ نەکردووی. هەرێمی کوردستان بەرهەمی خوێنی شەهیدانە، خوێنی ئەلفان کراوانە، خوێنی پێشمەرگە قارەمانەکانە، ڕەنجی خەڵکی کوردستانە و پارتی شەڕەفی ئەوەی بەرکەوتووە خوێنێکی زۆری داوا بوو بە دەستهینانی ئەم دەستکەوتە مەزنە و هەروەها بۆ پاراستنی ئەم دەستکەوتە مەزنە. ئەوانەی کە تێکیانەدا، ئەوانەی کە ستۆپ بکەن، ئەوانەی کە ئەڵێن ڕای دەگرین، ئەوانەی کە دەڵێن تاگڕەوی نایڵین، باشە لێرە کێ دەستی گرتوون بەو داهاتە لە حیکە لە بەردەستیانایە خزمەتگوزاری پێشکەش بکە، کێ دەستی گرتوون لەوەی کە جادە و ڕێگەوبانەکان کە بۆتە جادەی مەرگ بەڕاستی چاکی بکەن، کێ لێرە ڕێگەی گرتوون بینا و قوتابخانەکان بۆ قوتابیەکانمان دروست بکەن، کێ ڕێگەی گرتوون لەوەی کە هەر ڕێگەی ئەو مەرزەی کە مەرجی نێودەوڵەتی باشماخە کرتاوی بکەن و ڕێگەکە خۆشکەن بۆ داهاتەکانی خۆیان کە یخەنە ناو سیارە کەپسەکان و ئەیان بن، هەر هیچ نەبێ بۆ ئەوانە کەوابوو ئەمانە بە کەلکی حکومڕانی نایەن، وەک تاقی کراونەتەوە و لە هەمان کاتیشدا نەبوونەوە چەندین جار بە هەر جارێک لەژێر ناوێکە، جارێک لەژێر ناوی ڕیفۆرم و جارێک لەژێر ناوی گۆڕان و جارێک لەژێر ناوی هاوپەیمانی و جارێک لەژێر ناوی جەنابی بڵێ کاگلاهور و فلانوانە هەر ڕۆژی پارچەیەکی لێبێتەوە کاکە بەسە ئەم خەڵک بەلا ڕێدابردن و چاواشەکردنە تخوات دەسەڵاتەکە بدەنەوە دەستی خاوەن حەق، بدەنەوە دەستی کەسە ئەمینەکە، با وڵاتەکەی خۆی ببا بەڕێوە بە شێوازێک بەبێ جیاوازی کوردن، چونکە ماڵی بارزان بە تەواوەتی خۆیان بە خەمخۆری نەک تەنها هەرێمی کوردستان لە باشووردا دەزانن، بەڵکو خۆیان بە خەمخۆری هەر چوار پارچەی کوردستان دەزانن.